سڵاوی خۆی گەورەتان لێبێ ئەزیزانم. من سرود خورشید لە کەناڵی ئاسۆی زانکۆ لە خزمەتی ئێوەی خۆشەویستین بۆ ئەوەی لە درێژەی ڤیدیۆکانمان سەبارەت بە زانکۆی سەلاحەددین باسی کۆلێژی زمان بۆ ئێوەی خۆشەویست بکەین بەشەکانی بە زانکۆڵاین پارالێل ئێواران ئەگەر هەیەی کۆنمرەی چەندی وەرگرتووە. ئێوەی خۆشەویستیش بۆ وەرگرتنی زانیاری تەواو تا کۆتایی ڤیدیۆ بینەرمان بن بۆ ئەوەی سوودی لێ ببینن. بۆ ئەم ساڵی خوێندنی 2022-2023 هیچ بەشێکمان لە کۆلێژی زمان خوێندنی ئێوارانی نییە. واتە تەنها زانکۆڵاین و پارالێلی هەیە. لە زانکۆی سەلاحەددین هیچ بەشێکی زمان ئێوارانی نییە. بۆ ئەوەی خۆشەویست ئاگادار بن ئەگەر لە ساڵی داهاتوو بەش بکرێتەوە ئەوە لە کاتی ئاکتیڤبوونی زانکۆڵاین پێتان ڕائەگەێنین کە بەشەکان ئەوانەی ئێوارانیان کراوەتەوە یاخۆ وەکو ئەمساڵ ناکرێتەوە بە هیوای ئەوەی سوود لە کۆنمرەکان وەربگرن کە ئێمە بۆتانە خوێنینەوە و ئێوەش تا کۆتایی ڤیدیۆ بینەرمان بن و لایک و کۆمنت و سەبسکرایبیش لە یاد نەکەن. کۆلێژی زمان لە زانکۆی سەلاحەددین هەموو بەشەکانی زانستی و وێژەی وەرەگرێت. واتە ئەگەر قوتابیەک لە زانستی بێت ئەتوانێت بەشەکانی زمان هەڵبژێرێ و ئەگەر لە وێژەیش بێ ئەتوانێت بە هەمان شێوە وەری بگرێت. بۆیە ئێوەی خۆشەویست هەردوو بەش چ زانستی بن چ وێژەیە بن ئەگەر حەستان بە هێشێک لە بەشەکانی کۆلێژی زمانە ئەتوانن لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین هەڵبژارنی بۆ بکەن و پڕی بکەنەوە. یەکەمین بەشمان طبعاً ئەوە بێگومان زمانی ئینگلیزیە کە داواکارێکی زۆری لەسەر ساڵانە. بۆ ئەم ساڵ زانکۆڵاینی پارێزگا 77.4 بووە و گشتێکەی 86.422. پارالێلی پارێزگا 73.209 بووە و گشتێکەی 80.5. کۆلێژی زمان بەشی وەرجێڕان کە بەشێکی نوێیە تا نزیکەی ساڵانی 2007 هەبووە دوای ئەوە داخراوە ئێستا ئەم ساڵ بۆ جارێکی تر کرایەوە. 69.399 کەمترین کۆنمری وەرگیراوی زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 74.8. پارالێلی پارێزگا 65.8 و گشتێکەی 68.6. بەشی زمانی تورکی 65.2 زانکۆڵاینی پارێزگایەتی و 69.728 گشتێکەیەتی. پارالێلی پارێزگا 58.2 و گشتێکەی 62.379. بەشی زمانی فارسی زانکۆڵاینی پارێزگا و گشتێکەی 65 و پارالێلەکەشی بۆ هەردوو بەش پارێزگا و گشتی 60 وەرگرتووە. بەشی زمانی چینی 62.464 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 63.2. پارالێلی پارێزگا 58.319 و گشتێکەی 61.2. خۆشەویستانم لایک و کۆمنت و سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن. هەروەها هاوڕێیانیشتان ئاگادار بکەنەوە بۆ ئەوەی ئەوانیش سوود لە ڤیدیۆکانمان ببینن لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بە هیوای ئەوەی لە یادتان نەچێت زەنگوڵەکەشدا بگرن هەر کاتێ ڤیدیۆمان هات ئاگادارتان بکاتەوە. بەشی زمانی ئەڵمانی 62.464 زانکۆڵاینی پارێزگایە و 63.2 گشتێکەیەتی. پارالێلی پارێزگا 57.2 و گشتێکەی 6.488. بەشی زمانی کوردی 62.3 زانکۆڵاینی پارێزگایە و 65.6 گشتێکەیەتی. پارالێلی پارێزگا 57.9 و گشتێکەی 62.278. زمانی فەڕەنسی 61.997 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 60.8. پارالێلی پارێزگا 58.549 و گشتێکەی 58.6. کۆتا بەشمان لە کۆلێژی زمان زانکۆی سەلاحەددین زمانی عەرەبیە 61.6 زانکۆڵاینی پارێزگایە و 68.337 گشتێکەیەتی. پارالێلی پارێزگا 6.8 و گشتێکەی 64.9. خۆشەویستانم
ئەمە بریتی بوون لە بەشەکان و کۆنمرەی زانکۆڵاین و پارالێلی کۆلێژی زمان لە زانکۆی سەلاحەدین بە هیوای ئەوەی سودی هەبێ بۆتان. ئێوەش لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن.